جێگوندەوارên parێزgeha Lebceya şehîd û jêdeverê Tewerê bi taybetî Slavûrezên min Gulistan Mihemed Emîn qebûl bikin. Em îro li vê derê da ku digel kesayetiyeke cêwaz hem balê bikişîne li ser babeteke cêwaz. Ew jî rol û bandora ragihandinê û medîhaya Kurdî li ser civaka Kurdî her wiha bûna van torên civakî û têkelbûna genc û xortan di nava van babetên ku heyde. Gelo heta çi qasî dûrî dabûna rîtên xwe yên kurdewarî bûne, heta çi qasî dûrî xwendinê bûne bi taybetiyên vîskî li ser kaxezan. Digel Dr. Nezaket Hüseyin ku bixwe mamosta beşê ragihandinê ye, em ê zêdetir behsa vê mijarê bikin, ji nêzik ve jiyana wê bişopînin û rojekê digel biqedînin û derbas bikin. Kerem kin hûn jî bimerebin. Ji vê navçeya Tawêra û ji bexçeyê Mîr ku nav lê hatiye kirin em ê bizanbin çîroka wê çi ye û herwiha zaroktiye. Dr. Nezaket jî ji nêzik ve nas bikin û bişopînin ku ji vê navçeyê hatiye dinyayê mezin bûye, paşî li Helebceyê xwendina xwe bi ser vebiriye û çûye welatê Brîtanyayê li wê derê jî master û doktoraya xwe bi dawî aniye. Rêceya Dr. Nezaket zor zor bixêr bê, xweşxalm ke emro legel manî. زۆر سپاس خۆتان بەخێر بێن بۆ ئەم باخە. ئەم باخە شوێنێکی گەورەی لە یادەوەری منە، لە زاکیرەی منە، لە ئەزمموی مناڵیما بەڕاستی داگیر کردووە. هەمیشە کە بۆ یادەوەریەکانی مناڵیم بگەڕێمەوە بۆ ئەم باخە گەڕێمەوە. ئەتوانم بڵێم تا تەقریبەن تەمەنی 8 ساڵی 9 ساڵی لەم باخە گەورە بووم. بە ڕۆژە کە بڵێن ماڵەکان لە لادێکە بوون، بەڵام ئێمە بە ڕۆژە لە بەرەوەی باخەکە زۆر گەورەیە، باوکم ئیشی باخەکەی کردو و دایکم لەگەڵی بووە. ئێمە بە ڕۆژە هاتوین بۆ ئەم باخە کە ئێواران وەک ئێستا کە خۆر ئاوا دەبێت، خۆر ئاوا بووە اینجا گەڕاوینەتەوە بۆ لادێکە. ئەم باخە یادەوەری زۆرە، توانم بڵێم ئەم باخە چەندین جیلی بەڕێ کردووە. یعنی ئەم باخە کە دەگێڕنەوە مێژوو، ئەمە سەردەمی باپیری باوکم کاتی خۆی کە وەسمان پاشای جاف ئەم باخەی بە باپیری باوکم داوە، باخ بووە لەو کاتانی 800ەکان ئەمە بۆ خۆی باغ بووە و زۆر لە مێژووەکان ئەڵێ هیچ سەردەمی ساسانیەکان بووە. زۆر جار کە لافا و شت دێت سکەی ساسانیەکان دەدۆزینەوە. ئێمە بۆ خۆی منتیقەکە منتیقەیەکی کۆنە، یعنی لە مێژووە ئاسەواری دێرین زۆرە لە گوندی تاوێرە. مەسەڵەن قەبرستانێگەی پێ ئەوتێ قەبرستانی گاورەکان، ینی ئەوەندە کۆن بووە کاتی خۆی گاور لێرە ژیاو، مەسیحی لێرە ژیاون و قەبرستانیان هەبووە. بۆیە زۆر کۆنە ئەم باخە، بەڵام بۆ من بەڕاستی پێکهێنەری یادەوەریەکانی مناڵی من بەرەوەی تایبەتمەندی هەبووە، بە تایبەتی لەگەڵ باوکم کە بڵێن ئێستا لە ژیان نەماوە کە جێدەست و پەنجەی بە باخەکەەوە دیارە. ئێمە ڕەنگە ئەم باخە کۆنە ئەم باخە و ئێمەش نەمانتوانیوە بەڕاستی لەبەر دووریمان زۆر بەو شێوازە نەمان کردوێت، نەمان خزمەت نەکراوە کە ئەو باخە نوێیانەی ئێستا بەرەوبوومە نوێیەکان و ئەو بەرەوبوومانەی کە ئێستا بە مۆدیلێکی تر یا بە کواڵیتیەکی تر بەرهەمیان لێرە هەبێ. درەختەکانی هەمووی کۆنن، دارەکانی هەمووی کۆنن. ئەتوان بڵێم ئەو گوێزانەی کە ئێستا هەیە لەم ڕاستە ئێمە ئەم نەمامە دارگوێزی هەیە لەوانەیە بە پێی مێژوو کە بۆی ئەڕۆیتەوە ڕەنگە 200 ساڵ ئەم دارگوێزە یا دارگوێزەکان تر تەمەنی بێ. بەروبوومەکەی جوان نییە و کۆی ئەمڕۆ کواڵیتی نییە چکە کۆن نێژراوە، بەڵام بۆ ئێمە شوێنی یادەوەریە و بۆ ئێمە سەیرانگایە. یادەوەریم زۆرە، ینی بۆ ینی کەبیر ئەکەنەوە لە مناڵیە خانومان دروست کردووە بە قۆڕ، یانی کۆمەڵە یاری شتمان کردو لەگەڵ مناڵانی هاوڕێمان. بەربووی قەت لەگەڵ ئەو باسی بەربوونەکەت بۆ بکەم، ینی ئەوە شتێکە لەوانەی لە ناو ژیانی مناڵی منە هەیە کە خۆش خوشک و برا و دایکم ئەوان ئەیگەڕنەوە خۆشم هەر لە یادم، ئەنی زۆر جار هەندێکیم لە یاد دەبێت. من نەوسن بووم، زۆر حەزم لە میوە و شت بووە بە تایبەتی هەنجیر. ئێستا ژەروام ئەڵێن هەر کاتێک کە تەپەیەک هاتووە باوکم وتێتی ڕاکەن بەخوا ئەوە لەسەر دار هەنجیرێکە وتێتە خوارەوە، یعنی ئەوە لایەن جێگیر بووە کە منم و بەدار هەنجیرێکەوە هەڵگەڕام و کەوتومەتە خوارەوە. ئێستاشر حەزم لە هەنجیرە، بەدار هەڵگەڕانە هەر ئەچم، بەڵام ینی مەبەستم ئەو یادەوەریانە بەڕاستی بۆ من جوان بوون. مەسەڵەن یەکتر لەو یادەوەریانە کە هەی بووە شاتوویەکی لێ بووە، ئێستا شاتووەکە بڵێن ئەو شاتووە نەماوە، بە شاتوویەکی ترمان هەیە.
زۆر جار ڕۆشتین شاتومانە خوار هەموو دەم و چاو و جسم خۆمان بە ڕەنگی شاتووەکە سوور ئەکرد. چێ هەندەری تۆ بوو زیاتر بوو ئەوەی بەرەو پێش بڕۆی گرنگی بە خوێندن بدەی هەتا کو بگەی بە دکتۆرە؟ بەڕاستی ئەمە باوکم ینی قوتابخانەیەکی گرنگ بۆ لە ژیانی خۆمان لە ژیانی منە لە ژیانی خوشک و براکانمە. ینی باوکم بیرێکی لیبراڵی بیرێکی ئازادی هەبووە باوەڕی بە خوێندنی کچ هەبووە لەبەرەوەی ئێمەی کە خستوێتە بەر خوێندن هەمیشە هاندەرمان بووە هەمیشە پشتیوانی کردوین کار ئاسانی بۆ کردوین و داکۆکی لێ کردوین تاوەکو توانیمانە خوێندن تەواو بکەین و ئەو ئێبێ ئەوە خێزان بە پلەی یەکەم دایکیشم کە یەکێک بۆ لەوانەی کە زۆر ینی زۆر جار ئێستش لەگەڵ خوشک و براکان باسیەکەین ئەوەندە و کۆڵی دەنوکی بەسەرمانەوە بوو مەکتەب و قسەیەکە و کتێبەکە و ئەوە بەو شێوازە نەیهێشت هیچ کام لە مناڵەکانمان بەبێ بڕوا نامە بمێنیدنەوە ینی ئەوە دایک گرنگ بوو کە ئێمە زۆر بووین ماشەڵڵا ئەرکی زۆر لەسەرشان بوو بەڵام دایکیشم زۆر گرنگ بووە لەوە دەبی کو دەستە مەژڤرناوێ جهە گەلێک ئارام خۆشاد نافخۆزا و سروشتا بەدەوا کوردستانە دەیە لەوێ ناوچەی بتایبەتیژی نەهێلن پەیوەندیە نەیەن ئینتەرنێتێتونەیە ینی نها ئەمیش جیهانە دەربە قوتبووینە چتە گەلێک خۆشەش بۆ پشویەکە مرۆڤ هۆرێ سەردانە وێ ناوچەی بکەیت لە گۆر زانیاریەنمە تا 1 ساڵ خوێندن لەوێ دەرێ بجی کریە ئەو ژی خوۆن نەخۆی سەرەتایی پاشی مخابن ئەو دبستانە کوتەلەی خوۆندی لە باژارێ هەڵەبجێ نەمایە لێبەلێ یا ئامادەی مایە کوتە چەند ساڵ خوێندنە خۆل وێ دەرەکریە ئەس حەز دەکەم ئەز و تەنهام برێ بگرن و بەرێخوا بدنە ناو پارێزگا هەڵەبجەیە شەهید لێ دەرێ هەن ڤیرەوەریان دگەل تا بدنە بە حەزکردن. دکتۆر تەمەنێک لەبەر دەرباس کرد تا ڕۆژێن درێژ لەبەر دەرباسکردن تا دەمژمێرت خوێندنێتە دەرباسکردن لەوێ دەرێ ئەم دخوازم زان بن دەوێت دبستانە و دەست بە خوێندنێ لێکرێ یا ئامادەیی چ بیرەوەریەن تا هەنە کی تێبیراتە هاوڕێت ماوە هەتا ئێستا مامۆستایەکانت بەسەر دەکەی زوو دەستان خۆش بەڕاستی من لەگەڵ بینینەوەی ئەم ئامادەیی ئەم قوتابخانەیە جگە لەوەی کە یادەوەریەکی زۆر خۆشی مناڵیم هەیە لێرە لە قۆناغی ناوەندی طبعاً ئەمە ساڵی 1984 من لێرە بووم یەکەم ناوەندی ئامادەی کچان بوو لە هەڵەبجێ شەهید هیچ ناوەندی و ئامادەیەک نەبوو زۆر ینی پێگەیەکی گەورەی هەبوو زۆر خۆشەویست بۆم قوتابخانەیە بۆیە ئەم یادەوەریانە بۆ من زۆر خۆش بوو ینی هەموو کاتێک ڕاستە من لە قوتابخانەی تریش خوێندومە بڵێن سەرەتایی بەڵام هەندێک لەو قوتابخانانە بەداخەوە ڕووخاون نەماون و ئەو ئامادەیی ناوەندی دوای ئێرەکە ئێمە دوای ئەوەی کە لە من لە قۆناغی 1 و 2 بووم ناوەندی نێرگسی کچان کرایەوە نێرگسی کچانیش بوو بە دووەم ئامادەی و ناوەندی کچان لە هەڵەبجە بەڵام بەداخەوە ئەویژە ڕووخاوە و ئەو شوێنەواری وەکو ئێستا نەماوە بەڵام بۆ خۆی ئەم قوتابخانەیە زۆر جێگای یادەوەریە بۆ من خەڵکانێکی زۆر بەڕاستی ئەو بەشێکی زۆری ئەو خوێندکارانەی تەنانەت هاوپۆلی من بوون لەو تەمەنا بوون لەو کاتا کە من خوێندومە یا لە پۆلەکەی من بوون یا لە پۆلەکەی تر بوون ئێستا خەڵکانێکی دیارن و ژنانێکی دیار و ڕەمز و سمبل و کاریگەرن بەڕێوەبەرەکەشەوە کە خوێندکاری ئێرە بۆ کاتی خۆی هەر لە خوێندکارە زیرەکەکان بۆ ئێستش ئەو جێگا دەستەی دیارەکە ئەم قوتابخانەی بە زیندوێتی هێشتوێتەوە خۆت لە زمانێکدا خوێندوتە لە سەدێکدا خوێندوتە و دواتر منداڵت بووە و ئەوانش خەریکی خوێندن و بوون و ئەوانە چۆن بەراوردی دەکەی ئەو کاتێک کە ئەتوو بەو سیستەمە دەخوێند و ئەو سیستەمەی خوێندن ئێستا هەیە بەڕاستی ناتوانانی پێنا ینی نە ئەتوانم بەراوردی کەم من ئێستا خۆشم مامۆستام و نە ئەتوانم پێناسەی ئەو تام و چێژەی بکەم کە ئێمە خوێندکار بووین بەڕاستی لێرە ئەتوانم بڵێم بە وەسائلی زۆر کەم ینی هیچ وەسائلێکی تری وەکو کۆمپیوتەر و ئینتەرنێت و مۆبایل و ئەم ئامرازانە هیچ نەبوو لە بەردەستمانە زۆر بەو کلاسیکی ئەمان خوێند بەڵام بەڕاستی ینی من ئەو ڕۆژەی کە قوتابخانەدا ئاخرا پشووی هاوین ئێستش لە خەیاڵمان چاوەڕێ ئەوە بووین کە قوتابخانە بکرێتەوە هیچ نەبێ هاوڕێکانمان ببینینەوە وەکو ئێستا نەبوو تۆ ڕۆژانە هاوڕێکت لە ڕێی مۆبایل و ئەوانە ببینەوە من هاوڕێم هەبوو زۆرم خۆشەویست یعنی هەلە هەڵەبجە دەژین
یعنی چاوەڕێ بوو قوتابخانە بکرێتەوە بەس بۆی جارێکی تر هاوڕێکە ببینمەوە یان بەیانیان کە داهاتین بۆ قوتابخانەیە و ئێمە طبعا ماڵی ئێمە لێرەوە ئەتوانم بڵێن 20 دقه 25 دقەیەک زیاتریژە بێت بە پێ ئاهاتین لەگەڵ بە گروپ قوتابیان کە بەیانیان داهاتین ئێواران کە دەگەڕاینەوە ئەڕۆشتین ئەو مامۆستانی کە من هەم بوون لەو کاتە لەوانەیە زۆریانم لەبیر نەمابێ هەندێکیان هەن لە خوێندکارەکان هەم لە مامۆستاکان ڕۆحیان شاد بێت لە کیمیابارانی هەڵەبجە هەندێکیان بەجیان هێشتوین هەندێکیان دواتە ڕەنگە بەهۆی نەخۆشیە بە کۆچی دواییان کردبێت بەڵام مامۆستای نمونەی زۆر جوانمان هەبوو لەو کاتە بڵێن بەڕێوبەرەکەمان سد امتیاز بوو مامۆستا سد نوخشەمان هەبوو سد خانممان هەبوو کە مامۆست گوڵزارمان هەبوو بەداخەوە کە بە خۆی و خێزانەکەیەوە هەموو ڕۆشتن سد فاتمە هەبوو سد قەدری ڕاضیات هەبوو کە ئێستاش لە ژیانە ماوە ئەمانە مامۆستامان بوون بەڕاستی و نمونە بوون بەڕاستی و ئێستاش هەر نمونەن حتا کو تلوێ دەرێبوویت نەزاکەت بووی لێ پاشی تو دەرکەتی و تو چووی دەرڤێ وڵات ماستەرە خلاص کرد داوی کرد تا دکتۆراستان دەبووی دکتۆر نەزاکەت لێ دەرێت تا دەست بە خوێندنێ کرد لێن هەمێ بەرەخوا بد نازانینگەها سلێمانیە لێ دەرێت وانەیان دەدێ بە فێرخوازان بە شاگردان ئەمێ بەحسە ڕۆلە ڕاگەهاندنێ بکەن و پێگەهاندنە ڕۆژنەمەوان و ڕاگەهاندکارە و جۆرە نوێنە لێ دناوە باژارە سلێمانیەدا بمەرە بن. نەهاژیم ناف کامپسا زانینگەها سلێمانیەدەنا کو هەم جهەیەکی تایبەت بخۆڤە هەیە هەمیشی لەوێ دەرێ خوێندەکارتێن ڕۆژانە هەتا کووانەیان بخوێنن و ئەزمونە ژڤان مامۆستایان خۆوار بگرن دکتۆر نەزاکەت جیەف چەندین ساڵە لەوێ دەرێ مامۆستایە و دەرسان دەدا وان شاگردان ئەزمونە خوات گەلوانە ڤەدگوهێزە و ڤەدگوهارە vêce em bizanbin ji roja hingî û heta vêgavê çi prensîpeke rojnamevanî heye ku dive şagird jê fêr bibin yan jî rojnamevan li ber çav bigirin. Ew ca Diktor Nezaket hezekim basî ew xalaman bû bikim. Çi prensîpekî rojnamevanî heye ke pêwîst e hemûman pabendî bibin belam berçav nagirîn lem rojane de. زۆرتری یانیش بنەمای کاری ڕۆژنامەنووسی کارێکی پیشەیی کاتێک کە تۆ بە پیشەیانە ئیشت کرد ئەو کاتە ئەتوانی خزمەت بن نیشتمان بە میلەت بە هاوڵاتی بکەیت و ئاساوارە نەرێنیەکانیش لەسەر بواری کۆمەڵگە دروست نەبێت ئەم پیشەیەش بەچی ڕێکە خرێت ڕاستە ئێمە وەکو مامۆستایەکی زانکۆ ئەم پرینسیپە پیشەیی و پرۆفیشناڵی و ئیتیکیەکان بە خوێندکار فێرەکەین بەڵام بەتەنها بە فێرکردنی خوێندکار ئەم جێبەجێکردنی ئەم پرینسیپە پیشەیی و ئیتیکی و پرۆفیشناڵیە دروست نابێت بەچی دروستە بێت بەشێکی وابەستەیە بە ڕێخستنی یاسا لە وڵاتە کە دەبێت کاری ڕۆژنامەنووسی بە یاسا ڕێک بخرێت بە ئیتیک ڕێک بخرێت و کەناڵەکانی ڕاگەیاندنیش ئەرک و بەرپرسیارەتی خۆیان بەرامبەر بە جێبەجێکردنی و ئەداکردنی کارێکی پیشەیی و پرۆفیشناڵی بۆ ڕۆژنامەنووس جێبەجێ بکەن ئەوەش هەر دەخرێتە چوارچێوەیەکی ئەوەی کە یاساش چۆن کەناڵەکان بەرپرس ئەکات کە ئەوانیش بەرپرس بن بەرامبەر ئەداکردنی کارێکی پیشەیی کەواتە بە فێرکردنی خوێندکار بە بەشی بە فێرکردنی خوێندکار بەوانە وتنەوە بە بوارە زانستیەکە لە هەمان کاتیشە بە یاسا و لە هەمان کاتیشە بە بەرپرسیارکردنی میدیا و کەناڵەکانی ڕاگەیاندن بە بەردەوامیش کاری ڕۆژنامەنووسیە توانم بڵێم کارێک نییە کە تۆ بە تەنها بە پێدانی بڕوانامەیەکی تر هەتایە ڕۆژنامەنووسە بتوانێت بە پرۆفیشناڵی ئیش بکە چکە دەزانین تەکنەلۆژیا بەردەوام لە گەشایە میدیا ژوابەستەیەکی زۆرە بە تەکنەلۆژیاوە ئەویش بەردەوام لە گەشایە کەواتە دەبێت بەردەوام ڕۆژنامەنووس ئەبدەیتی معریف و زانیاریەکان دروستە دکتۆر زۆر جار لە هەموو دەرکەوتنێکدا یانیش وانەیەکدا باسی کاریگەری باندۆری سۆشیال میدیا دەکەی لەسەر کۆمەلگا زۆر ڕەخنەشت لەوە گرتووە نۆرمال دەڵێن ڕاگەیاندن کاریگەرە لەسەر دروستکردنی بیرکردنەوە و هەروەها بریاردان لە لای خەڵک بەڵام ئێستا وای لێ هاتووە کە ڕاگەاندن و سۆشیال میدیا کاریگەری لەسەر ڕوحی مرۆڤ دەکاتن چۆن لەو پۆینتەدا لەو خاڵەدا تروانین دەکەیت خۆی میدیا ضرورەتە بۆ تاک چکە تاک پێداویستی معریفی هەیە
تاک پێداویستی دەرونی هەیە، تاک پێداویستی ڕۆحیمان هەیە، تاک پێداویستی فیزیکیم هەیە. من پێویستە معریفە وەرگرم چۆن جەستەی خۆم لە نەخۆشی لەمانە بپارێزم. دەبێ میدیا ئەم ئەرکانە بەجێبێنێت. کاتێک کە میدیا ڕێک ناخرێت بۆ ئەوەی ئەم ئەرکانە بەجێبێڵێت، کاریگەری تر دروست ئەکات. بەڵێ میدیا ئەگەر میدیایەکی پەروەردەی بەرپرس بێ بەرامبەر هاوڵاتی، ئەو پێداویستیانی بۆ دروستەکە. بەڵام کاتێ میدیا بەرپرس نییە بەرامبەر تاکو هاوڵاتی و سۆشیال میدیا هەر بەرپرس نییە، نەک خۆی بەرپرس نیە، تاکی نابەرپرسیش دروستەکە. چونکە من کاتێک ئازادم چی دابەزێنم لە هیچ ناترسم، یاسایەک نەبێ دەستم لێ بگرێت، شتێک نەبێ ڕێکم خا، کەواتە من تاکێکی نابەرپرس دروستە بم. کاتێک تاکێکی نابەرپرس لە شوێنێکە ئەتوانێ معریفە و زانیاری بڵاو کاتەوە، کەواتە کاریگەری سایکۆلۆژی لەسەر تاک، لەسەر ڕۆحمان ماندووە، سایکۆلۆژیمان ماندووە، ئەندێشەمان ماندووە. لەبەرەوەی زانیاری و معریفەکان بە ڕێچکەیەکی تەندروست و بە ڕێکارێکی تەندروست و لەلایەنێکی تەندروست و بەرپرسەوە بە ئێمە ناگات. ئەوەندە تەکنۆلۆژیا پێش کەوتووەوە دەڵێن کە دواتر خەتی دەست نامێنێ، هەمووی ڕەبوت دەبەسترێ بە دیجیتال بوونەوە. هەروەها یەکێک لەوانەی کە مەترسیش لەسەر هەیە چاپەمەنی ڕۆژنامەکان یانیش هەفتەنامەکان گۆڤارەکانە. حەز دەکەم ئێستا بچین پیاسێک لە ناو شاری سلێمانیدا بکەین، لەوێ زیاتر لەگەڵ خەڵکیش قسە بکەین و بیان دوێنین سەبارەت بەوە ئایا هێشتا ئارەزووی ئەوەیان هەیە کە بیخوێنن بەدەست بە چاپکراوی یانیش بە ڕێگەی موبایلە و ئەم و ڕێزیرەکەکاندا. فەرمۆ دکتۆر. سەبارەت بە خوێندنی ئۆنلاین یان خوێندنی کتێب، بەڕای من کتێب زۆر باشترە کتێبی چاپکراوە، چکە خوێندنی ئۆنلاین ڕۆحی کتێبەکە ناهێڵێت. لە ناو کتێبە چاپکراوەکانە تۆ ڕۆحی نووسەر دەموچاوی نووسەر ئەبینیت. کاتێک وشەکان ئەخوێنیتەوە پەڕەکان هەڵەیتەوە، ئەو کات زیاتر ئەتوانی چێژی کتێبەکە ببینی. سەبارەت بەوەی کاتێک کتێبێ دەست نەکەوێت بە ئۆنلاین بخوێنرێتەوە، بەڕای من هەموو هەوڵێک بدرێت تاوەکو بە چاپکراوی بگەێنرێتە دەستی خوێنەر، چونکە ئەو خوێندنەوەی ئۆنلاینە ناتوانێت ئەو پەیامە بگەێنێت کە لە ناو دێت بە دێڕی کتێبەکانە هەیە. ساڵانە ڕێژێکی زۆر کەم ڕۆژنامە ئەکردرێت بۆ زانینی هەواڵەکان، چکە ڕێگای ئاسانتر هەیە. بەڵام ئەو سۆشیال میدیایە چەندێک سوودی ئەوەی هەیە هەواڵەکانمان پێ بگەێنێ، دەیان ئەوەنە زیانی هەیە لە بەرەوەی لەگەڵ هەر هەواڵەکە کە ئێمە بیستین دایان هەواڵی ناخۆش ئەبینین. بەڕای من کتێبە چاپکراوەکان و ڕۆژنامەکان هەر هەمووی پشت بێخراون. لە ڕابردووە کاری کتێبفرۆشیم هەبووە، بە هەر بەهۆی کتێبفرۆشیەکەشم و حەزم بێ ئەلام کردەوە، چونکە ئەتوانم بڵم ئەو دەرەجەی کە من لە قۆناغەکانی خوێندنە هێناومە شایانی زۆر پلەی زیاتریەکرد لە قۆناغەکانی خوێن، بە تایبەتی لە وەرگرتنی زانکۆ و پۆرکردنەوەی فۆرما بۆ نمونە. بەڵام بۆ حەزی خۆم و خولیای خۆم ئەعلامم هەڵبژار لەبەرەوەی کە هەم نزیکە لە پیشەکەمەوە، هەم ئەشتوانم خۆمی تیا بدۆزمەوە سەرکەوتوو بم. یەکێکشە لە هۆکارەکان کە من لە داهاتووە شەهادەکەم وەکو ئەزمونێک بۆ ئیشەکەم وەرگرتووە، نەگەوەی کە ئیلا دوای ئەوە کەم دامەزرێم و چی بکەم و چی نەکەم. ئەمە ڕاستیەکە. لە پاشەوەش وەکو تەکنەلۆژیا کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر فرۆش و بازاڕی ئێمە، نەک ئێمە با بڵێن هەموو خوێندنەوە بەعام. بەڵام ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ نەبوونی و قەیرانی دارایی کە لەلای ئێمە هۆکارێکی سەرەکیە. ئەوە زۆر جار ئێمە خەڵک داوامان لەیەکە کە شتەکانی بۆ نمونە بە PDF بۆ بنێرین، داوامان لەکەن، داوای هاوکاریمان لەکەن. بەڵام لەگەڵ ئەمەشا ئێستا کۆمەڵێک دەستگای زۆر باشی هاتوۆتە پێشەوە کە هەم لە ڕووی نرخەوە هەرزانن، هەم لە ڕووی کوالیتیەوە هەرزانن. ئەتوانن بۆ نمونە بە پێی ئاستی گیرفانی خوێنەرەکانی ئێمە سوود لەو بابەتە خوێنراوانە وەربگرن. ئەمەش دەتوانن بۆ نمونە بەرەو پێشچوونێکی زۆری هەبووە کە کاریگەریەکی تۆزێک سۆشیال میدیا کەم ئەکاتەوانێت لە ڕووی خوێندنەوە، چونکە ئەزانین لەو بارودۆخە تێگەیشتون ئەگەر بۆ نمونە توانای داراییمان هەبێ کاریگەری بۆ نمونە لەسەر چاوەکانمان دروست ناکەین. ئەمە هۆکاری سەرەکی. بەشێک بووی ژنەری نەڤان هەوڵاتیان کوتێن سەردانە ڤیجی تایبەت دکن حتاکو ئەو شتێک و دمرازاواندا دبالاواندا هەیە بخوێنن لێ دەرێ پەیدا بکەن لەگەلۆ مە کەس نەدیت کو بێژێ ئەس ژێ حەز دکەم بریا ئۆنلاینێ بخوێنم چتکن لکوونە دکتۆر بەرسەڤە vê pirsên cem heye
چ دەڵێ سەبارەت بەوە دکتۆر ئەوانەی کە بە ئۆنلاین دەخوێنن لە کوێن ئێستا خۆی زۆر کەس کە پرسیاری لەکەی تاوەکو ئێستاش چونکە بەهای خوێندنەوەی کتێبەکە ئەبینێت حەز ناکەوای خۆی دەرخاکە ئەو وازی لە خوێندنەوەی کتێب هێناوە کە تاوەکو ئێستا خوێندنەوە و کولتوری خوێندنەوە بەهایەکی جوانیە لە ناو کۆمەڵگەی ئێمە بەڵام وەک دەڵێن زۆرینەی حتممە و کەسانی کە لێرە چاوپێکەوتنیان لەگەڵ کراوە لێرە دەیان بینیت ئەوانە ئەو کەسانن کە لێرە کتێبەکاندا کتێبەکە ینی خوێنەری کتێبن عاشقی کتێبن بە دوای کتێبا دەگەڕێن ڕەنگە ئەوانەی کە بۆ لێرە نین کە دەڵێ من لە ئۆنلاین نەخوێنم لەوانەیە ئەوە ئێستا لە ماڵەوە بێت خەریکی مۆبایلەکەی بێت چکەوانە زۆرتر کاتەکانیان لەگەڵ مۆبایلەکانە چیان لە دەستداوە ئەم کۆمەڵە کەسانە خۆی ینی ئێمە کاتێ دەڵێن خوێندنەوە لە کتێب بڕوات بۆ مۆبایل و بۆ شاشە تەنها ئەوە نیە بەهای کتێب کەم بێتەوە تۆ لە کۆمەڵە شتی تر لێ ئەکاتەوە بوارە کۆمەڵایەتیەکە دابڕان بۆ نمونە توێژێکی تایبەتی خۆی هەیە کە ئێمە دێنە دەرەوە من دێم لە کتێبخانەیەک ئێستاتم کتێبێک بکڕم بەڵام چەندین کتێبی ترە بینم هەر کتێبی ڕەنگە لە ناونیشانی کتێبەکە من ئایدیایەک وەرەگرم دکتۆر ئێستا پێرا دەگەین کولتوری کتێب خۆنەوە بەدەست یانیش ڕۆژنامەیەک بێ گۆڤارێک بێ هەر چیەک بێتن زیندوو بکرێتەوە لە ناو خەڵکەکەدا یانیش وەکو دەڵێن زۆر درەنگە توولەیتە نابێ بڵێن توولەیتە لە ناڵین درەنگە چونکە بەڵامەوە ئەبێت وڵات سیستمی پەروەردە خێزان لە خەمی ئەوە بێت ئێستا لە کۆمەڵگە پێشکەوتوەکانە ئەوان زۆر پێژێمە گەشتن بە تەکنەلۆجیا بەڵام ئێستش کاچیتە ناو میترۆکانەوە ناو قیتارەکانەوە ناو پاسەکانەوە خەڵکانێک کە بینی ئەخوێندنەوە ڕۆژنامە دانراوە لە شوێنێکا کە تۆ کاتە دەیە بۆی بخوێنیتەوە قوتابخانە لە وڵاتانی پێشکەوتووە منداڵ بەس ئەوە نییە کتێبێک بخوێنێ لەو منهەجەکەیە لەگەڵ خوێندنی کتێبێکی منهەجیە دەبێت چەندین کتێبی دەرەوەی ئەو منهەجەی خۆی بخوێنێتەوە خێزان ڕۆڵی هەیە ینی من ئەبێ لە ماڵەوە کتێبخانەیەکی بچووکم هەبێت بۆی منداڵەکەم بزانێت کتێبخانە گرنگەوە کتێب گرنگە باوکێک کە دێ کتێبە کڕێ دایکێک کە دێ کتێبە کڕێ خۆشە مناڵەکەی دەست بگرێت بیهێنێت ماوەیەک دووریە خاتەوە لە مۆبایل و لە شاشە وردە ڕایەت لەگەڵ ئەوەی کە ئێستا لەگەڵ باوکی دێ بۆ کتێبخانە چێژ و تەمەتوعێک بە کتێبخانەوە ئەکات دواتریش کە گەورە بوو ئەو خۆشیە هەر ئەمێنێتەوە بووی بەڵام ئەگەر ئێمە مناڵەکانمان لە گەڕان بە کتێبخانە لە خوێندنەوە دابڕین لە نەبوونی کتێبخانە و کتێبێک لە ماڵەوە دابڕین لە قوتابخانە منهەج تەنها بێتە ئۆنلاین و یان یەک کتێب بە مامۆستا بە قوتابخانەکەی بە خوێندکارەکەی بڵێتەوە هانی نەدا لەسەر کتێبی ترواتە خوێندنەوە نەبێ بە بەشێ لەوە میدیا بۆ بەرنامەی ئێوە کە بەرنمەیەکی جوانە گرنگیاوە بەم بابەتە گرنگی بەم بابەتانە نەدات ڕێکخراوەکان و سنتەرەکان و ناوەندەکانی معریفی ئەگەر خوێندنەوەی بە گروپین ڕێک نەخەن فعلا بەها کولتورەکە ئەسڕێتەوە بەڵام ئەتوانین بە زیندوی ڕایگرین ئەگەر بمانەوێت ساڵانە لە سەرانسەری جیهانێ لێکۆڵین تەنەکرنگ گەلۆ هەر گەلک هەر وڵاتە کڕۆنشتوانە نوێنە چەند لاپەڕیان دخوێنن یان چەند پرتوکان دخوێنن ئەڤ ئاستێ ڕەوشەنبیریە خەلکێ و تێگەهشتنە خەلکێ ژە سوود و مفا و هەروەها قیمەتە پرتوکێ ددەنیشاندان لێبەلێ حتا ڤێگاڤێل کوردستانێ ئەڤ یەک نەهاتێکردن نەتەنێ پرتوک لێبەلێ هەر چاپەمەنی و بوارێکی کوبخەوە دیگرێت زانیاریان ژێوەربگرێ ئیرۆ بابەتە کومەلگەلتە دایی بەحەسکردن ڕۆلە ڕاگەهاندنێ و ڕۆلە ڕاگەهاندکاران ڕۆلە خوێندنێ و هەروەها چاپەمەلیە دناوە پێشخستنە جڤاکاندا بەتایبەتی جڤاکە کوردیمەدا بەحەسکردن ئەس گەلێک سپاسیاتە دکەم سەروەختێتە حتا ڤێگاڤێ دکتۆر نەزاکەت تژبوو ڤێگەرە ئیرۆ کودناوە باژارێ سلێمانیە دەمەکری هەروەها دناوە باژارێ هەڵەبجەیە شەهیددا کو هەم تژوێ دەرێژ دایک بووی تلوێ دەرێ مەزن بووی لە سلێمانیە توانەیان دەبێژێ و دپاشە ڕۆژێ دەژی کوژ سەرانسەرێ کوردستانێ پەیامێن تا بگهێنە هەموو خۆت و کەچان گەلێک سپاس وەختێتە دکتۆر مالی ئاوا بڤیاوەیەم گەنە داویە پرۆگرامە خۆیان ئیرۆ لێ حتا گەرەکەدن و دگەل خانمەکەدن وێ چژمەرە بێژن چ چیرۆکان ژمەرە بدنە بەحەسکردن چ شیرەتان بدنەما حتا کو ڕۆژە ئیرۆ ئەم جیبجی بکەن و پەیاماوان بگهە نفشێ تازە ئەم بەحسا خۆ دکن و یەن کووتپای مارە بێن حتا جارەکەدن بمێنن دنەوە خێر و خۆشێدە و خاترێوە.